خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ئەم شەو لە پانۆرامادا گفتوگۆیەکی کراوە و ڕاشکاو لەگەڵ بەڕێز عارف قوربانی چاودێری سیاسی و نووسەر و ڕۆژنامەنووس ئەنجام دەدەین. دەمانەوێت لەبارەی بڕیارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەنگاوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان، دۆخی سیاسی هەرێمی کوردستان و پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسیەکان، ئایندەی هەرێمی کوردستان لە بەرامبەر هەوڵەکانی هێز و لایەنە سیاسیەکان و ناکۆشی و گرژی لێوان هێز و لایەنە سیاسیەکان بەرەو کوێ. دوجار هەرێمی کوردستان بەو هەموو خەمانەوە ئەتوانێت لە عراقی داهاتوودا پێگەی چۆن و چی بێت. هەموو ئەوانەم شەو لە گفتوگۆیەکی کراوەدا لەگەڵ بەڕێز عارف قوربانی کە بەڕێزیان لە وڵاتی ئەڵمانیەوە لەگەڵمانە بێت لە ڕێگەی سکایپەوە. بەسپاسەوە سڵاو لێبێ کاک عارف، ئەم کاتت باش، دوای ماوەیەکی زۆر دابڕان سپاس بۆ دیمانەیە. ئەمەوێت لەوە دەست پێ بکەین کاک عارف، بە تایبەت کە بەڕێزت چاودێرێکی وردی پرسە سیاسیەکانیت، یەکێتی نیشتیمانی کوردستان چەند مانگێکە کۆمەڵێک هەنگاوی یەک بە دوایەکی ناوە، ئەمانە گفتوگۆی جۆرا و جۆری لێکەوتۆتەوە بۆ چوونی تۆ لەسەر هەنگاوەکان و بڕیارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. ڕاستیە من نازانم یاریشی خۆی چەند کاری لەسەرەوە کرد هەبوو دەبوو بۆ خەڵک بێتەوە. ڕاستیە زۆنی یەکی بە شێوەیەکی زۆر ناوخۆی حیزبەکەش بکرێت. پلانی ڕاستوە زۆر خۆی کە پەیوەندی بە ژیانی خەڵک و بازی گەریکراویش هەڕاتێ زۆرێک ساڵ دەستی زۆر بڕیاری بووە مارەزانینیان رزقیش بۆ گەرەکانی وانبینی مەش ناوی یەکێتی خۆشەوە زۆر کارکرا بوو بۆ لاوازکردنی گەرەکەکانی خۆی لە حکومەت یاریان فرامۆشدا لەم گۆشەنیگایەوە تەماشای پێی بووی حیزبێکە بەشدارە لە واقعی خاڵتان هەیە کە پیاوان نەبووایە، بەڵام ئەویش ئەوەیە کە تا ئێستا بوونی ئەم دوو حیزبە بەسەر ساڵە لە زۆنی خۆی پێتی مادام بەشدارە لە حکومەت پێویست وا بوو کە دەبوو کار تا بۆی کە بەڵێ ببوورە کاک عارف، کێشەیەک لە دەنگ هەیە لە نێوان من و تۆیە، بەڵکو بتوانین چارەسەریکەن هاوکارانم. هەڵبەتە دۆخی هەرێمی کوردستان و پرۆسی سیاسی هەرێمی کوردستان و هەنگاوەکانی هێز و لایەنە سیاسیەکان هەمیشە لە ناوخۆ زۆر قسەی لەسەر کراوە و لە هێز و لایەنە سیاسیەکان هەرێکە و بە جۆرێک تاوتوێ و شرۆڤیان بۆ بڕیارانە هەبووە و بە تایبەتیش دۆخی هەرێمی کوردستان لە ئێستادا هەرێمی کوردستان لە بەردەم کۆمەڵێک گۆڕانکاریدا لە بەردەم کۆمەڵێک کێشەی گەورەدایە و دیارترینیان کە لێکەوتەکانی کێشەی نێوان هێز و لایەنە سیاسیەکانە پرسی کۆچە کە کۆچ لە ئێستادا یەکێکە لەو دیاردانەی کە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانی نیگەران کردو چووکە خەڵکێکی زۆر لە نەهامەتێکی گەورەیە. ئەمە جگەلەوەی هەرێمی کوردستان هەنگاو باز لەوە دەکرێت هەنگاو بۆ نووسینەوەی دەستور، هەروەها هەنگاو دەنێ بۆ هەڵبژاردننی داهاتوو. هەموو ئەوانە کاریگەریان دەبێت لەسەر داهاتووی هەرێمی کوردستان و لەسەر پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان. جگەلەوە لە ئێستادا عراق لە بەردەم پێکهێنانی کابینەیەکی نوێدایە کە وەکو باسی لێوە دەکرێت کە ئەم کابینەیە چاوێکی ورد و گەورەی جیهانی لەسرە بۆ ئەوەی کە عراقیەکان بتوان بستنە قۆناغێکی نوێەوە. ئایا کورد دەتوانێت چی بکات و چۆن هەنگاو بنێت و چۆن بتوانێت ناوماڵی خۆی تۆکمە کاتەوە بۆ ئەوەی بتوانێت کە لە عراقی داهاتوودا جێپەنجەی دیار بێ و لە عراقی داهاتوودا بتوانێت کوردستانی یان کوردستانیانە مامەڵە لەگەڵ دۆخەکە بکات. بە تایبەتی کە ئێستا
هێشتا ناوماڵی شیعڕێک نییە و بەڵام بە ئەگەرێکی زۆرەوە ئەوان لەسەر ئەگەر لەسەر سەرۆگۆزیران بێ بەڵام کورد کۆمەڵێک ئستحقاقی دەستوری هەیە کۆمەڵێک مافیە کە لە ماوەی ساڵانی ڕابردوو پێشێل کراون ئەوەی نیگەرانی چاودێرانی سیاسی ئەوەی نیگەرانی ڕۆژنامەنووسان و خەڵکی کوردستانی ژێوەیە کە ئایا کورد چۆنچۆنی بەشداریەکات لە کاتێکدا لە هەرێمی کوردستان و لە ناوخۆی هەرێمی کوردستاندا پەیوەندی نێوان هێزولانە سیاسیەکان پەیوەندێکی تۆکمە و پتەونیە و نەتواندراوە وەک پێویست ناوماڵی کوردی تەنانەت بۆ پرسە نیشتیمانیەکان ڕێک بخرێتەوە. ئێمە بەهۆی ئەوەی کە گرفتێکی تەکنیکی هەیە مانەوێت لەگەڵ کاک عارف لە پرسیاری یەکەمەوە دەست پێ بکەمەوە چکە دەنگت باش ناگەیشتە من بۆ چوونی بەڕێزت لەسەر هەنگاوەکان و کاریگەریان لەسەر پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان. ئەزانی کاکزانە یعنی وتم حقیقەتێک هەیە دەبێت ئینسان وەکو خۆی بیبینێ خۆزگا دۆخی کوردستان وانە بۆیە بەڵام لە حقیقەتە پارتی وێچێتی وەکو دوو حزب حکومڕانن لە کوردستان هەرێکە لە زۆنی خۆیان کەم تا زۆر نیگەرانی هەیە ناڕزایەتی هەیە بەڵام یەکێتی مەسئول بووە لە زۆنی سەوز نیگەرانی و ناڕزایەتی خەڵک لەم زۆنە زۆر زیاتر بووە لە بەراورد بە سنووری زۆنی هەولێر و بادینان چەند ئەمە پەیوەندی بەوە هەبوو کە لە هەولێر و بادینان مەودای ئازادی کەمترە یاخود سەرکوتەکرێ خەڵک بەڵام لەوەش زیاتر بە شێوازی پەیوەندی بە شێوازی حکومڕانی ئەم زۆنەوە حکوومەت لێرە جۆرێک لە جۆرەکان لە ساڵانی ڕابردوو تووشی ئیفلیجی هاتبوو پەیوەندی ئەمە بەوە بوو کە لەناو هەناوی یەکێتی خۆیان خەڵکانێک هەبوون کاریانە کرد بۆ لێدان لە پێگەی حکوومەت خۆی و بۆ لێدان لە پێگەی کارکتەرەکانی یەکێتی لەناو حکوومەت ئەمە حقەتێکی تاڵە بەڵام پێویستە بزانێت لەبەرەوە وەکو حزب کە دێ بڕیارەدا لەسەرەوەی لانی کەم یا بەشدار نەبێت لە حکوومەت یا کە بەشدار بێ دەبێت بە فعلی تەمسیلی حکومڕانیەکەی خۆی بکە لێرەوە من پێم وایە هەندێک هەنگاو هەبوو پێویست بوون نران و دەبوو هەیبەت بۆ کارکتەرەکانی یەکێتی بژێڕێتەوە لە حکوومەت ناکراتەوە کەسێکی وەکو با تاڵەبانی کە نوێنەری یەکێتیە لە حکوومەت سەرۆکی تیمی یەکێتی بوو لە حکوومەت بەڵام دەیان بڕیاریشی هەبوو نیانێژ جێبەجێ بکرێ یا کە لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران بە حزوری با تاڵەبانی و تیمی یەکێتی بڕیارێک درا بەڵام لە سنووری یەکێتی زۆر جا گرفت بۆ ئەم بڕیارانە دروستەکە یعنی ئەگەر لێرەوە تەماشا بکەی بۆ نمونە تا گاتە ئەوەی کە زۆر بێسەروبەرەی هەبوو جۆرێک لەوانەی کە من نامێ هەموو قسانە دووبارە بکەمەوە کە لە فەوزا لە حکومڕانی لە چەساندنەوەی خەڵک لە ئازادانی سەرمایەدار و سەرانە وەرگرتن ئەوەی کە میدیا یەکێتی زۆر جا خۆی باسێ کرد بۆ دەستبردن بۆ چاکسازی لەم سێکتەرانە بەو مانایی کە حکوومەت دەبێت حکوومەت بێ و هەیبەتی کارکتەرەکانی حکوومەت بگەڕێتەوە من پێم وایە کارێکی دروستی کرێچێتی ئەوەی کە پەیوەندی بە ژیانی ناوخۆی حیزبەکە خۆشیەوە هەیە هەر لە کۆنگرەشەوە تا ئەندازەیەک بە شێوەیەکی ناسروشتی هات هەمومان ئەیزانین و ژیانی حیزبیمان بینیوە و بە تایبەتیش ئەگەر تەماشای مێژووی یەکێتی خۆی بکەی ئەم کۆنگرەی لە هیچ کۆنگرەکانی پێشووی یەکێتی خۆی نەدەچوو لە هەموو دنیا شاکە حیزب کۆنگرە دەبەستێ پەیڕۆ پرۆگرامدا ئەنا بەرنامەی سیاسی بۆ ئەم حیزبەدا ئەنا پاشان سەرکردایەتی خەڵک ژێرێ بۆی ئەم بەرنامەی ئەم حیزبە جێبەجێ بکە بەڵام کۆنگرەی یەکێتی ناتەبیعیەکەی لەوە بوو کە بەبێ ئەوەی قسە لەسەر استراتیژی ئەم حیزبە بکرێ قسە لەسەر ئامانجەکانی ئەم حیزبە بکرێ ئەو پلان و بەرنامانە چین ئەم حیزبە کاری بۆ ئەکا هیچ قسە لەسەرمانە نەکرا و قیادەیەکیان بۆ هەڵبژاردووە دوای ئەم قیادەیە خۆی بێ پەیڕۆ پرۆگرام بۆ خۆی بدان لەکوێی دنیاە کورد قسەیەکی جوایە لە دۆم بێ و کلاش بۆ خۆی بچینێ بەڵام بەداخەوە ئەمان کلاشەکەشیان بە خراپی بۆ خۆیان چنی و بۆیە ژیانی ناوخۆی حیزبیش لە 2 ساڵی ڕابردوو تەبیعی نەبوو ئێستا ئەگەر ئەم پرۆژەی کە لە ناوی یەکێتی دەستی دراوەتێ بە ئامانجی چاکسازی هەم لە حکومڕانی زۆنی یەکێتی و هەم بە چاکسازی حیزبی ئەگەر نەتیجەکەی بەرەو ئەوە بێ حیزبەکە بەرەو حیزبێکی منەظەمتر بەرێ من پێم وایە بە نەتیجە سەرباری هەر لێکەوتە و نیگەرانێکی بە قازانجی یەکێتی شێتەوە کاک زانازانی ڕاستیەک هەیە تاڵە بەڵام دەبێ وەکو خۆی ئینسان بیبینێ دیموکراسی گرنگە بۆ خەڵکی کوردستان و بۆ ژیانی حیزبی بەڵام شێڵگەی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەندازەیە بەگشتی دیموکراسیەت تایە شکستی خوارد و زۆر نمونە هەن لە وڵاتانی تریش کە محاولاتی گرنگ هەبوون بۆ ئەوەی پەرە بە دیموکراسی بدەن بە شێوازی دیموکراسی وڵات و حکومڕانی خۆیان یاخود ژیانی حیزبی خۆیان پەرە بدەن بەڵام دەرکەوت ینی تووشی چ کەند و کۆس پێ بوون ئەمە ڕاستیەکی تاڵە کە خۆزگاوانە بۆیە من دڵی من تەمەنای ئەوە ناخوازێت بەڵام لە کوردستانی ئێمەش خەریکە هاوشێوەی هەندێک لە وڵاتەکان پێگە و بەهێزی حیزب بۆ ئەوە دەگەڕێتەوە کە حیزبەکان چەند لە ناوخۆی خۆیانە تۆکمەترن یاخود
حیزبەکان چەند وابەستەترن بە قەراری مرکزی خۆیانەوە کە ڕەنگە هەندێک جار لەسەر حسابی پێشێلکردنی دیموکراسی و پەیڕەوی حیزبیش بووبێ خەریکە دەگەینەوە قەناعەتەی کە بڵێم لە کوردستانە مۆدێلی حیزبی بنەماڵە زۆرتر شانسی بەهێزبوونی مانەوەی هەیە وەک لەوەی حیزبێک بێ لەسەر پرەنسیپ و مەبادی دیموکراسی و هەندێک ئەو بیر و باوەڕانەی کەلانی کەم خۆی دعای بۆ کرد لە تەماشا بکەی لە لوبنان ئەمە وایە و لە پاکستان وایە لە زۆر وڵاتی تری ناوچەی ڕۆژهەڵات خەریکە شانسی ئەو حیزبانەی کە حیزبی بنەماڵەین زۆرتر زمانی مانەوەی حیزبەکە دەستەبەر دەبێ وەک لەوەی کە حیزبی دیموکراسی بین لە عێراقیش بە هەمان شێوە کوردستانی خۆشمانەوە ڕاستیەکە لە 45 تەماشا بکەی پارتی لەبەرەوەی حیزبی بنەماڵەکە بوون تا ئێستا توانیویانە پێگەی خۆیان بپارێزن بەڵام زۆر حیزبیش هەبوو شان بەشانی پارتی لە زۆر مەحەتەی گرنگە تەماشای حیزبی شوعی بکەی لە عێراقا دوو سێ ئینقلاب ڕوویداوە بەیاننامەی ڕاگەیاندنی ئەم ئینقلابانە بەدەستی حیزبی شوعی نووسراون و بڵاوکراونەتەوە بەڵام بینیمان ئێستا پێگەی حیزبی شوعی لە عێراقا لە چه ئاستێگایە زۆر حیزبی تری دیموکراسیش لە عێراق و تا ئەندازەیەک لە کوردستانیشە دەرەنجامەکەی بۆیە لێرەوە بۆ یەکێتی کە حیزبێکە بەڕای من یعنی بۆ هاوسەنجی کوردستان پێویستە و حیزبێکە لەبەر ئەو واقعەتاڵەی کە باسم کرد لە شەستەکانەوە جوگرافیای کوردستان لە ڕووی سیاسیەوە دابەش بووە مانەوەی یەکێتی و بەهێزبوونی پێگەی یەکێتی بۆ ئەم هاوسەنجیە گرنگە یەکێتیش لەم هەلومەرجەی ئێستاە ڕەنگە شانسی لەوەیە زۆرترە بۆ مانەوە و بەهێزبوون کە حیزبەکە بەرەو مەرکەزیەت بچێ و هەیبەت و پێگەی قەراری حیزبەکە زۆرتر پارێزراو بێت لەوەی کار لەسەر مەسەلەی دیموکراسی و ئەو بکات چەند پابەندە بە بنەماکانی دیموکراسیەوە لەم چوارچێوانەوە گەر تەماشا بکەیت ئەتوانم بڵێم هەنگاوەکانی یەکێتی خەریکە حیزب بەرەو ئاراستەیە بە سەرباریەوەی نیگەرانی و ناڕەزایەتیش ئەو دەنگانەش دەبیستین بۆ خەڵکی شەن گلەی دەکەن خەڵکی شەیە پێوایە پێشێری پێڕەوەیە ئەمە مەسەل پێچوانەی پرەنسیپی حیزبی یا دیموکراسیە بەڵام ڕەنگە دیموکراسی زۆر خزمەت بە قەراری یەکێتی یا خزمەت بە داهاتووی یەکێتی نەکات لەم هەلومەرجەیە جارێلانی کەم هیوادارین کوردستان بەرەوە قارێک بڕاکە پەرە بە ژیانی سیاسی و دیموکراسی بە جۆرێک بدرێکە ئەوەی پابەند نەبێ بە بنەماکانی دیموکراسیەوە وردە بەرەو لاوازبوون بچێت بەڵام لە واقع ئێستاوانی کاغارف بەڕێزت بەهۆی ئەوەی کە لە فترەی ژیانی سیاسی خۆتە لە هەناوی یەکێتی لە سەرکردە باڵەکانی یەکێتی زۆر نزیک بوویت مەسەلەن و ئێستش چاودێرێکی وردیت پێت وایە مەسەلەن ئەم هەنگاو و قەرارانەی یەکێتی کە بە تایبەتی لایەن بەڕێز بافل کاک بافڵەوە دەرەکرێن یان لەلایەن مەکتەبی سیاسی و کارجێڕانی مەکتەبی سیاسیەوە دەردەکرێن ئەم حزبە بێتی جاهی ئەوە بات من سەرەتا وتم ئەمەوێت گفتوگۆکەمان ڕاشکا و کراوە بێت بۆ تجاهبی بات کە بۆ ژێردەستی پارتی بێت یان نزیک بوونەوە لە پارتی بێت یان توانەوە بێت لە ژێردەستی پارتی کە هەندێک کەس وای وێ نادەکات منەمەوێ بەڕاستی ئەو پرسیارە بە ڕاشکاوان لە بەڕێزت بکەم زانی کاکزانە ینی بەداخەوە یەکێتی خۆی لەوەیە کەم تەرخەم بوو کە لە ساڵانی ڕابردوو لە ناو یەکێتی خۆیەوە ئاراستەیەکی دیاریکرا و زۆر کاری ئەکرد بۆ ئەوەی شکاندنی کۆمەڵە کارکتەری خۆی لە حکوومەت لە حیزب لە موسسەکانی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان و حکوومەت ئەگەر خەڵکانێک لانی کەم پەرۆشی ئەوبی کوردستان تێک نەچێ ئیتیامیان کرد بەوەی ئەمانە پارتین یعنی ئەمە ئەبوو یەکێتی خۆی زوو سنووری بۆ ئەمە دابنای ناکرێت کادرێکی یەکێتی ئەگەر پەرۆشی ئەوە بێ کوردستان تێک نەچێ لە ناو هەناوی یەکێتیەوە لە سۆسیال میدیا لە میدیای سێبەر کار بۆ شکاندنی ئەم کارکتەرانە بکرێت بەوەی کەمانە دیارە پارتین یا تەسلیم بە پارتی بوون لە کاتێکدا ڕاستە یەکێتی ئمڕۆ وەکو هاوسەنجی لەگەڵ پارتیا هاوسەنجەکەی تێک چووە لە دوای ڕێکوتنی استراتیژیەوە پێگەی یەکێتی لاواز بووە بەڵام لاوازبوونی پێگەی یەکێتی پەیوەندی بەوە نەبووە کە لەبەر ئەوەی خەڵکانێک لە ناو یەکێتی تەمەنای ئەوە بکەن کە لەگەڵ پارتی تێک نەچن یا کوردستان بەرەو شەڕی ناوخۆنەڕە بەڵکو پەیوەندی بۆ بوو لە ساڵی 2012 مامجلال نەخۆشکەوت پێش نەخۆشکەوتنی مامجلالیش کاتێکە ئەو برادرانە لە بزنەوەی گۆڕان جیابوونەوە لە یەکێتی و گۆڕانیان دروست کرد ئەمانە هەمووی تەسیری هەبووە لەوەی کە پێگەی یەکێتی خۆی لاواز بێت ئەو هەموو ڕووداوی بەسەر یەکێتی هاتووە لە نەخۆشکەوتنی مامجلال تا وفاتی و تا ئێستاش ئەمانە خۆ ئینسان ئەگەر یەکێتیش نەبێ حیزبێک لە مۆزەمبیق بکەرە نمونە حیزبێک لە پاکستان بکەرە نمونونەکە ئەم هەموو ڕووداوی بەسەرات بێت تەسیر لە پێگەی حیزبەکە خۆیەکە بەڵام لە ناو یەکێتی ئەم حقیقەتە نابینرا کار بۆ دەکرا کە لاوازبوونی پێگەی یەکێتیان بەستە ئەوەوە مادام ئەم کارکتەرانە بەو ئاراستەیە کار ناکەن کە دۆخی کورسان تێکچێت ئەمە دەبوو زوو بۆ خەڵک ڕوون کرایەتەوە بەداخەوە تەسیری زۆر لەسەر ڕای گشتی هەبوو هەم لە قاعدەی یەکێتی هەم لە ناو جەماوەریش تەماشا بکە ئەوانەی کە بەو ئیتیجاهە کاریانە کرد یاخود هەستیان بە مەسئولیت ناکرد لە بەرامبەر
پاراستنی قوارەی هەرێمی کوردستان و پاراستنی یەکڕیزی ناوماڵی کورد و لانی کەم ئەو سەقامگیری سیاسی کە لە هەرێمی کوردستان هەبوو ئەوانەی دژی ئەم سەقامگیریە بوون ئەوان زۆرتر پێگەیان لەناو خەڵکا بەهێز بوو خەڵک زۆرتر گوێی لێگرتن تا ئێستاش یەکێ لە دەرەنجامە مەترسیدارەکانی تێکچوونی ئەو سەقامگیری کوردستان ئەو کۆچی بە لێشاوی ئێستای خەڵکی کوردستانە کە خەڵک ئێستا تەماشا بکە ئەفغانستان تالیبان هاتوۆتەوە سەر حکوم کە هێزێکی هاوشێوەی داعشە و خەڵک ڕەوەکە بەڵام لە چاو میدیای جیهانی لە ئاستی نێودەوڵەتی ئەوەندەی ئێستا تەرکیزەکە لەسەر ڕەوی خەڵکی کوردستان ئەوەنە خەڵک تەرکیزی لەسەرەوەنی خەڵ ئەفغانستان ڕەوە هۆکاری ئەو کۆچەی کوردستان سەرباریەوەی کە کۆمەڵی هۆکار هەن بەڵام هۆکاری هەرە سەرێکیەکەیان پەیوەندی بۆیە سەقامگیری لە کوردستانە تێکچووە خەڵک دڵنیانە دەوڵەمەنە هەر قەلەقە تەندروستە هەر قەلەقە نەخۆشە هەر قەلەقە کادری حیزبە هەر قەلەقە خەڵکی بێلایەن و هاوڵاتی ئاسایی هەر قەلەقە ئەو نیگەرانی وای لە خەڵک کردووە کە خەڵک ئێستا دەرەنجامەکەی بینی جامە بەستەکەم ئەوە بوو لە ناویەکێتی یا خەڵکێکی زۆر کاریان بۆ ئەوە دەکرد یا لانی کەم لەسەر ئەو خەتە کاریانە کرد کە دەربەستی تێکچوونی ئەو سەقامگیری کوردستان نێن ئەمە ئەوەندە دەنگەکان دلێر بوو واکەوتبووە پێچەوانەی ئەمە لە ناویەکێتی هەر کەسێ دەربەستی وەزئی کوردستان و تەنانەت دۆخی یەکێتی خۆشی باتە ئیتیامەکرا بۆی خواردەستی پارتیە بۆیە لێرەوە دێمە سەر وەڵامی پرسیارەکەی تۆ یعنی یەکێتی ئەگەر ناوماڵی خۆی ڕێکخاتەوە بۆ مانایی کە حزبێکی مرکزی بێ یا لانی کەم حزبێک بێ پابند بێ بە قەراری حزبەکە خۆیەوە نەکەوەی بەیانی مەکتەبی سیاسی قەرارێک دەرکا و خوارەوە اعتیباری بۆ دانەنا یا بەیانی سەرۆک و نازانم ناوێنن چی سەرۆکی ئەم حزبە سکرتێری ئەم حزبە قەرارێک دەرکا و مەکتەبی سیاسی پابند نەبێ پێوەی ئەمە بۆ پێوا بێت تەسلیم بوونە بە پارتی بە عکسەوە یەکێتی ئەگەر حزبێکی یەکدەم و یەکدەست بێ ڕەنگە باشتر بتوانێت لە بەرامبەر پارتی و هەموو خەڵکەکانی تریش لانی کەم ئامانجەکانی خۆی بەدەست بێنێ لانی کەم پابند بێ بە ئەو داواکاریانەوە کە ئیکا گەر تەماشا بکەی ئەو دۆخی کە یەکێتی لە ناو هەناوی خۆیان ناسەقیمگیر بوو چەند جار ڕێکەوتنی لەگەڵ یەکێتی و گۆڕان کردووە و دوای جێبەجێ نەبووە چەند جار چوونە لەگەڵ لایەنێکی سیاسی گفتوگویان کردووە بە ئاقارێکا بردویانە و دوای لێدوانی بەرپرسێکی تر پرۆسەکەی تێکداوە عکسەوە من لەگەڵ ئەوەم کە ئێستا یەکێتی بەرەو ئەوە بچێ یعنی لانی کەم حزبێکی منەظەم بێ خاوەن ئیرادە و بڕیاری تایبەتی خۆی بێ ئەوەی کە پەیوەندی بە مەسەلەی پارتیەوەیە سەرباری ئەوەی کە ئێستا بە ژمارەی کورسی و دەنگدەر وەکو دەرەنجامی هەڵبژاردنەی بینی پێگەی یەکێتی لەگەڵ پارتی بەراورد ناکرێت کە کورسیەکانی پارتی بۆ پەرلەمانی عێراق هەڵە نەبم دوو بەندازەی کورسیەکانی یەکێتیە بەڵام واقعەیەک هەیە لە کوردستان بە ژمارەی کورسی بەڕێوە ناچێت ئەمە پارتیش خۆی بێ بیزانێ و یەکێتی شەیزانێ و خەڵکی کوردستانیش ئەم حقیقەتە ئەزانن یعنی دیموکراسی لە عێراق و کوردستانە سەرچاوی پێکێنانی حکوومەت نییە تەماشا بکە لە عێراقا مالیکی و ئەیاد عەلاوی دەنگەکانیان ئەیاد عەلاوی دەنگی یەکەم بوو مالیکی حکوومەتی پێکێنا لە دوای ئەوەشەوە تەماشا بکە ئەو کاتەی حەیدەر عەبادی حکوومەتی پێکێنا خۆ کوتلەی یەکەم نەبوو لە عێراق سەدر کوتلەی یەکەم تەماشا بکە خولی پێش و ئەم کابینەی ڕابردوو عادل عەبدولمادی خاوەن یەک کورسیش نەبوو مستەفا کازمی خاوەن یەک کورسیش نییە ئەمانە حقیقەتی تاڵن ڕەنگە خەڵک ئێستا لۆمەمان کا بڵێ ئەمانە دژی دیموکراسی مەسەلە دژبوون و لەگەڵ دیموکراسی نییە واقعێکی تاڵە ئەم ناوچەیە بە دیموکراسی بەڕێوە ناچێت و حکومڕانی لەسەر بنەمای دیموکراسی دەستەبەر نابێت ژمارەی کورسی نەبووتە هۆکار بۆی چێت تا چه ئەندازەیەک بەشدارە لە حکومڕانی بەیانی تەماشا بکە هێزەکانی حەشدی شەعبی کە لە ژێر چەتری فەتحا کۆبوونەتەوە فەتح 15-16 کورسی بەدەستێنەوە بەڵام بەشداری و پێگەی فەتح بە 16 کورسی ناپێورێ ئەمە بۆ کوردستانش ڕاستە پارتیش دەبێت ئەمە لە بەرچاو بگرێ کە هاوکێشەی کوردستان پێویستی بە پەیوەندیەکی تەندروست و هاوسەنجی نێوان یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستانەوەیە حکومڕانی لە کوردستانە کاتێک بە تەندروستی بەڕێوە دەچێت کە دەبێت هەندوو هێزە بیرلەوە بکەنەوە لەبەر ئەو واقعە تاڵەی کە لە ڕووی جوگرافی لە ڕووی سیاسیەوە لە شەستەکانەوە وەکوتم هاتووە دەبێت بە هاوسەنجی ئەم وڵاتە بەڕێوە بەرن تێکچوونی ئەم هاوسەنجیە تێکچوونی سەقامگیریە لە کوردستان بۆیە من ئەوە دەڵێم یعنی ئەو خەڵکانی کە بیانەوە پێیان وا بێ یەکێتی دەکەوێتە ژێر هەژمونی پارتی ئەمە نە خزمەت بە پارتیەکە نە خزمەت بە یەکێتێک ئەگەر پارتیش بیانی وا بخوازی وا بیرکاتەوە کوردستان لەم هەلوو مەرجەیە پێویستی بەوەیە کە دەبێت ئەم دوو حیزبە بە هەڵگرتنی بەرپرسیارەتی هاوبەش بە هاوسەنجی کوردستان بەڕێوە بەرن و ئەمە شەوای کردووە کە لە خولەکانی ڕابردووش زۆر جار بینیمان کە زۆر اعتیبار بۆ دەرەنجامی هەڵبژاردن بەو شێوەی دانانرا کە بۆ نمونە حزبێک مادام زۆرینەیە یا بتوانێت بە لەگەڵ حزبێکی تر حکوومەت پێک بێنێ یەکێتی لە خولی ڕابردوو
زۆر درنگ بڕیاریدا لەوەی بچێتە حکوومەتەوە بەشدار بێت و کابینێ و بەو کارنامە و بەرنامەی ڕازی بێت کە حکوومەت پلانی وەداناوە گەلدانی کەم کوتلەی پارتی بەڵام حکوومەت بەبێشێتی پێک نهات و ئەگەر لە ڕووی قانونیشەوە بە دەستەبەرکردنی ژمارەی کورسی 50 بتوانرایە بۆ نمونە حکوومەت پێکبێنێ بەس لە ڕووی واقعەوە ئەو دابش بوونە جوگرافی و سیاسی وای کردو بەبێ یەکێتی حکوومەت پێک نایە یەکێتی ئەگەر لاواز بێ پەیوەندی بەوەی خۆی چەند پشتگیری ئەو کارکتەرانەیەکە کە ئینێرێتە حکوومەت ئەگەر یەکێتی وەک حزبێک بڕیار بدا لەمە دووە پابند بێ بەوەی کە پشتیوانی کوتلەی خۆی بکات لە پەرلەمان و لە حکوومەت پێگەی یەکێتی بە کورسەکانی ناپێورێ دەبێتەوە حزبێکی خاوەنسەنگ و قورسایی لە کورسان بەڵام ئەگەر وەکو ڕابردوو یەکێتی کەسێ بکات بە وەزیر و بەڵام لە پەناشەوە خۆی مەڵبەند و کۆمیتەکان ڕابسپێرێ حرمەتی وەزیرەکە مەگرن ئێ بە دڵنیایەوە وەزیری پێگەی لاوازە بێت بەداخەوە لە ڕابردوو بینیمان چەندین جار ڕەنگە کۆمیتەیەک دەسەڵاتی لە وەزیری خوێندنی باڵا زۆرتر بووە لە سنووری زۆنی یەکێتی کە وەزیری خوێندنی باڵا یەکێتی بووە جێگری سەرۆکی حکوومەت یەکێتی بووە بەڵام جاری وا بووە مەڵبەندێک لە سنوورەکەی ئەرقلەی دروست کردووە ڕێگەی نەداوە بۆ نمونە ئاڵوگۆڕ لە قایمقامێکا حکومڕانی بەم شێوەیە ناکرێت یەکێتی متمانەی بەچێیە دەبێ بینێرێتە حکوومەت کە ناردی حکوومەت دەبێت تەمسیلی ڕاستەقینەی یەکێتی بکە بەمە پێگەی یەکێتی لە حکوومەت بەهێز کاک عارف ئەو زمینە لەباریان ئەو نقطانەی کە لای جەنابەت بە بۆچوونی جەنابەت هەیە کە هاوکاری یەکێتیە بن بۆەوەی بتوانێت لە ڕووی کورسیشەوە لە ڕووی دەنجیشەوە ئاشبوونەوەیەک دروستکە کامانن من وەکو چاودێرە وەکو نووسەر و ڕۆژنامە نووسێکە و پرسیارە ڕاستی بەڕێستەکەم پرسیارەکە مەبەستمەوە ئەو خاڵانەی کە هاوکاری یەکێتین یان ئەو زمینەیە کە هاوکاری یەکێتیە بۆی بتوانێت لە ڕووی کورسیشەوە جگە لە ڕووی واقعی حاڵەوە کە لەو زۆنە باڵا دەستە مەسەلەن بتوانێت ئاشبوونەوەیەک دروستکات ئەوێت چی بکات هەنگاوەکانی لە داهاتوات چی بن بۆی بتوانێت ئاشبوونەوەیەکی ورتریش دروستکە لانی کەم لەو زۆنە لە گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجە و سلێمانیە زانی کاکزانە جارێ یەکێتی وەکو حزب خۆی اینجاش لەگەڵ خەڵک یەکێتی پێویستی بەوەیە خۆیشی لەناو خۆیان ئاشکاتەوە یعنی ئێستا بڕوا بکە ئەوەندە ژماری کادری یەکێتی لە ماڵەوە و پەراوێز خراوە نەک ئێستا کەمە بەس ئەم چەند مانگە نییە بە درێژایی چەند ساڵی ڕابردوو ئەوەندە کادری لەناو کاران نییە کە هەمووشی ڕەنگە بە دڵ یەکێتی یا حەزەکە کارکا بۆ یەکێتی دڵیژانەکە بۆ حیزبە لە ڕۆژی تەنگانە لەگەڵیەتی قوربانی بۆ داوە لە ڕابردووە بەڵام یەکێتی فەرامۆژی کردەوە هۆکارەکەش چی بووە ئەو دۆخی ناو یەکێتی و ئەو ئاراستەی لە ناو یەکێتی بەوەی جاکاری کرد سەدان کادری یەکێتیان ناردۆتە ماڵەوە سەدان فەرماندەی یەکێتیان ناردۆتە ماڵەوە یەکێتی پێویستە پێش هەموو شتێ بۆی ڕێک خاتەوە بۆ مانایی ئەو خەڵکانەی کەی ئارەزوو مندانەی یەکێتین لەگەڵ ئەم حیزبن دەرفەتی کار و هەلومەرجی ئەویان بۆ بڕەخسێنێ کە بێنەوە لە پەنای ئەم حیزبەیە خزمەتی حیزبەکەی خۆیان بکەن بەمە من پێم وایە یعنی شانسی یەکێتی لەبارە بۆی کە جارێککە گڕوتینێکی تر بە هەناوی حزبی خۆی بداتەوە ئەو خەڵکە و تاقە و توانە کادری کە لە یەکێتیە هەبووە لە کەم حزبی تریز کوردستانە هەیە ئەم توانای بخاتەوە گەڕ ڕەنگە دەرفەتیەوە هەیە یەکێتی هەلومەرجی خۆی باش بکاتەوە دۆخ و پێگەی بەهێز بێت سەبارەت بە یەکێتی و خەڵکیش ئەو ڕاستیە دەبێ بزانی کاک پێزانە یعنی ئەمەی کە ئێستا پێگەیشتوین ئەمە دەرەنجامی ئەم 30 ساڵەی حکومڕانی کوردستانە پێگەشت خەڵک زۆر نیگەرانە لە حکومڕانی کوردی و لەبەر ئەوەی کە حکومڕانی کوردیش یعنی بەڕەهایی حسابە لەسەر ئەم دوو حیزبە خەڵک ئەگەر بەیانی لە مدیرناحەیەکی ناڕازی بێ حیزبەکە باجێدات یعنی دەبێت بە چاکردنی حکومڕانی کوردستان دەرفەتی ئاشبوونەوەی بینی دەسەڵات و خەڵک بڕەخسێنی دەبێت حکوومەت پلانی هەبێ بۆی چۆن متمانە لە نێوانی خەڵک و حکومڕانی کوردستانە دروستەکاتەوە بەداخەوە کە ئێستا پێشنۆتە دۆخێکی زۆر خراپ لە ڕووی متمانەوە خەڵک یعنی ئەوانەی کە بەرژەوەندیشان لەگەڵ دەسەڵاتی کوردی ئەوانەی بەرژەوەندیشان لەگەڵ حکوومەت خۆیان زۆر بێ متمانن لە دەسەڵاتدارێتی کوردی و لە مستەقبەلی خۆیان لەناو ئەو وڵاتەیە بۆیە من هیوادارم یعنی واخوازم یەکێتی دەتوانێت لێرەوە گوژارکە یەکێتی پەرلەمانی لەدەسە یەکێتی جێگری سەرۆکی هەرێمی هەیە جێگری سەرۆکی حکوومەتی هەیە یەکێتی لە بەغدا پێگەی بەهێزە و بەشدارە لە ناو جونگەی دەسەڵاتە دەبێت یەکێتی بەڕای من پرۆژەیەک ئامادە بکە لێرەشەوە کە بەرەو هەڵبژاردنە ڕۆن بۆ ساڵی داهاتوو پرۆژەیەکی هەبێ بۆ شێوازێکی تر لە حکومڕانی کردن حکومڕانیەک لە پێناوی خەڵک دەبێت یەکێتی خۆی بکاتە خاوەنم مەشروعە و بەمە من باوەڕم وایە کە ڕەنگە متمانەی بەشێ لە خەڵک بەدەست بێنێتەوە ئەو خەڵکەی بکە دەربەسی داهاتوویەکی باشتر بۆ ژیانی خۆی و میلەتەکەی دێ ئەزۆرم وایە و کاتە ئامادەیتیا بێت شان بداتە بەر ئەوەی پشتیوانی پرۆژەی یەکێتی بکات چکە سەرباری هەموو ئەو نیگەرانەیەکەوە گوتم هێشتا دۆخی یەکێتی لەناو خەڵکە باشترە
لە حزب شەریکەکەی تری لە حکومڕانی ئەی تەماشا بکە لە تاڵمپێگەیەکی لاواز بووە پەیوەندی بەو هەلومەرجانی ناوخۆی یەکێتیەوە بوو لە ئینشقاقی گۆڕانەوە بێنە تا ئێستا زۆر هەموو چەڵەمە ڕوبڕۆی حزبەکە خۆی بۆتن بەڵام هێشتاش نیگەرانەکانی خەڵک کەمترە لە یەکێتی وەک بۆ نمونە لە پارتیەکە تەماشا بکە لە گەرمیانەوە بۆ شارە زور و تاوەکو بتون زۆنی دەسەڵاتی یەکێتی زۆر جا کە ناڕزایەتیش دەرەبرا لە زۆنی یەکێتی شاخەڵ ناڕازی بوو لەوەی لە هەولێر چ ئەمە ئەگەر بە پلان و بە بەرنامە خەڵکەکەەوە ئاراستەکردا بێ یاخو تێڕوانینەکەی خەڵک بەو جۆرێت ئەمە دەرفەتە بۆ یەکێتی بۆ ئیشی لەسەر بکا بۆی دۆخی خۆی لە ناو خەڵکا باش بکاتەوە بەڵام وەکو وتم بە باشکردنی ژیانی حزبی خۆی و بە باشکردنی یا بە پێشکەشکردنی پرۆژە بۆ باشکردنی حکومڕانی کوردستان لە پێناوی خزمەتی خەڵکە بەڵام یەکێتی دەبێ داکۆچیکەری ڕاستەقینە و سەرسەخت بێ نەک هەر بە دروژم ینی لە میدیا و لە دروشمە داکۆچی لەوە بکە کە دەبێت حکومڕانی لە پێناوی خزمەتی خەڵکا بێ بەڵام خۆشی بە کردار ئەمەنەکە دەبێتی ینی هەڵدا کردار و دروشمی یەک ئەم دۆخی هەرێمی کوردستان پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسەکانەوە دۆخی حکومڕانی هەرێمی کوردستان خوێندنەوەی جەنابەت بۆی چییە مەسەلەن بە تایبەتی ئێستا لێشاوێکی کۆسەیە مەسەلەن بێ متمانەیە لە مەسەلەن قەراری حکوومەت دەرەچێ حکوومەت خۆی وتەبێژی فەرمی ئەعلانێکە بێ متمانەیە لە لای خەڵک ئەمە ینی بەگشتی تێڕوانینی بەڕێزکاک عارف چێ لەسەر دۆخی هەرێم و دۆخی حکومڕانی هەرێم وەڵا وەکو وتم کاکزانە بێ ئەو ڕاستی ببینین ئەمە دەرەنجامە دەرەنجامی ئەو 30 ساڵی ڕابردووە پێگەیشتون گەشتونێتە دۆخێکی زۆر خراپ بەداخەوە بە ساڵەتدارانی کورسان ئەم حقیقەتە نابینن ئەگەر تەماشا بکەیت لەم چەند ڕۆژەیە ئەوەی دەربارەی ئەم کۆچە باس کرا ئەوانەی لە ناوەندە ڕسمیەکانی کوردستان بەرپرسن و لێدوانیان لەم بارەوەدا زۆر شتیان وت کە هیچیان ئەوە نەبوو کە هۆکاری ڕاستەقینەی کۆچی خەڵک بێت هەندێکیان تیهامی ئەویان کرد کە ئەمە خەتای پەکەکەیە لێدوانێکی تری و تەبێژی حکومەتەوە بوو کە ئەمە لەبەرەوەی پێشمەرگە لە ناوچە کورسانەکانی دەرەوەی هەرێم نیە بۆیە خەڵک کۆچن برادێکی تر ئەوەی کە پەیوەندی بە مەسلەی کاروباری ڕێخاونی و دەوڵەتەکان هەیە کاک دیندار زێباری پێی وایە مەدەستی خەڵکە لە پشتی لە کاتێکدا ینی هۆکار زۆرن بۆ کۆچ بەڵام هیچ کام لەو هۆکارە زۆرانە ئەم سێخاڵە نین ئەم سێخاڵە هیچی پەیوەندی بە کۆچی خەڵکەوە نییە خەڵک وەکووتم متمانەی بە حکومڕانی یا بە مستەقبەلی خۆی نەماوە لە وڵاتەکە سقەی بەوە نییە کە لە ژیانێکی ئارام و سەقامگیراژی تێکچوونی سەقامگیری لە هەر شوێنێ کۆچی لێکەوێتەوە لە هەر شوێنێکی دنیا کام وڵات ئێستا زۆر سەقامگیرە بەیانی ئەگەر ئەو سەقامگیری تێکچوو خەڵک بیر لەوە دەکاتەوە ڕەوکە وەمە لە تاریخا سەدان نمونە هەن بۆیە دەبێت کورسان بیر لەوە بکاتەوە دەبێت یعنی سەقامگیری بگەڕێنێتەوە بۆ خەڵک ئێستا ئیتیامی ئەوە دەکرا بۆ نمونە ئەم خەڵکی ڕۆشتون بەشێکی زۆریان پارەیەکی زۆریان خەرج کردو و خەڵکی فەقیر و هەژار نین کەواتە دەوڵەمەندن کاکە کەواتە شوورەیە یعنی تۆ لە وڵاتێکە دەوڵەمەندەکەت ڕەو بکە ئەگەر خەڵکی بێکار و هەژاریشن بۆ جوگرافیایکی وەک هەرێمی کوردستان وەڵی شوورەیە خەڵک لە برسا ڕەو بکە یعنی دەبێت بەڕاستی هەڵوێستە لەسەر ئەو بکرێت دراسی ئەمە بکرێت دەبێت حکومڕانانی کورد خۆیان بخەنە بەردەم بەرپرسیارەتی ئەوەی بۆ کوردستان وای لێهات یا بەچی دەتوانن لێرە ڕایگرن و لەمە خراپتر نەبێت من ئەمە ڕاستیەکی زۆر تاڵە بەڵام بەچی ئەتوانرێ ئەمە ڕاگیرێ کاک عارف مەسەڵەن خەڵک لە دەستی قسەی بکەم کاکزانە ڕوا بکە ئەگەر هەلومەرج بڕەخسێ ڕێگە ئاسان بێ بۆ کۆچی خەڵک وەکو کۆڕەوەکەی نەوت و یەک خەڵکەکەوێتە ڕێ کوردستان جێهێڵێ ئەمە زۆر کارەسات یعنی هیچ کەسێک نییە کاکزانە دڵی بێ وڵاتی خۆی جێبێڵێ هیچ کەسێک نییە دڵی بێ ماڵی خۆی جێبێڵێ ئینسان ئەگەر هیچ ئینتیمایەکی بۆ نیشتمان و بۆ وڵاتەکەشی نەبێ کاکە دڵی نایە دایکی خۆی جێبێڵێ دڵی نایە خوشک و براکانی جێبێڵێ دڵی نایە و پەیوەندی کۆمەڵایەتی و خزمایەت و خوێنە جێبێڵەکەیە هەموو خەڵکێک لە ناچاری هەڕە هەر کەسە چیرۆکێکی تایبەتی بەخۆی هەیە بەڵام چیرۆکی هەمویان پێکەوە کە خاڵی هاوبەشی نێوان هەمویانە یەکچوونی وەکوتم ئەو سەقامگیریە لە کوردستان ینی متمانەی بە هیچ شتێک نەماوە دڵنیانە لە ژیان یعنی ناکرێت تۆ نەخۆش بی متمانەت بەوە نەبێ بچیتە خەستەخانە کێشەت هەبێ متمانەت بەوە نەبێ پەنابەری دەبەر قانون ئێستا ئەم دەسەڵاتدارانی ئێمە هەڵوێستە لەسەرەوە ناکەن بەس تەماشای تۆڕە کۆمەڵایەتەکان بکەن بزان چەند عەشیرەتگەری لە کورسانە پەرەیسەنوە چەند دیوەخانی عەشیرەت زیادی کردووە و خەڵک ناچارە لە دەوری یەکتری کۆ بێتەوە بۆی خوێن و خزمایەتی بیپارێزێ لەو بێمتمانەیە کە دروست بوو لە کورسانە ئەمانە بەڕاستی دەبێ هەڵوێستەی گەورەی لەسەر بکرێت بەچی چاکە بێ ئەمە شتێک نییە بە شەو ڕۆژێک بتوانانی چارەسەری بکەیت بە باشکردنی وەکو وتم حکومڕانی بەوەی کە حکومڕانی کوردی
لە خزمەتی خەڵکی کوردستانە بێ کاکە شیرازەی کۆمەلگا بە شێوەیەکی گشتی تێکچووە ئێستا وەرە تەماشای سیستەمی دادوەری بکە تەماشای سیستەمی کۆمەڵایەتی بکە سیستەمی سیاسی بکە دەست بۆ هەر شوێنێکی بێ شێواوە لە کوردستانە خەڵک یعنی چی بکە ینی بە دیار چێوە دانیشێ چاوەڕێ بێ کە ئومێدی نەما بۆی ئێساگەر ئەسە دڵنیا بێ بۆی ئەم هەڵبژاردنەژنا هەڵبژاردنێکی تر چاکە بێ من دڵنیاتم خەڵکی کوردستان ئامادەیە 4 ساڵ بە نەبوونی بە بێکاری تحملی ئەو کار لە پێناو 4 ساڵی تریشە چاوەڕێ بکە بۆی دۆخی حکومڕانی کوردستان بەرەو باشی بچێت بەڵام هیچ ئومێدێکی نییە میدیا ئەکاتەوە ئەچێتە سەر تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەچێتە قوتابخانە ئەچێتە کۆڕ و ئەچێتە هەر شوێنێ هەر ناومێدی لێپارێ ئینسان چی بکە لەبەرەوە نەک ناکرێت لۆمەی خەڵک بکرێت بۆ کۆچەکەن خەڵک کاکە لە تاوە کۆچەکە خەڵک لە تاوی ئەوەی کە بە دوای ژیان ئاگەڕێ خەڵک بە دوای سەلامەتی ژیان ئاگەڕێ یعنی ئێستا تۆ بڕۆ تەماشای هەر وڵاتێکی ئەوروپاکەی کە خەڵکی کوردستان ڕووی لەوێ و بۆوێ ئەچن یعنی دڵنیایی دەستەبەر بووە بۆ هەموو ئەو خەڵکانەی لەوێ ئەژین وەکو ئەوەی کە خەڵکی ڕاستەنی وڵاتە بن کەسێکگاتە هەر وڵاتی لە ئەوروپا لە کەم پێکایە بەیانی بچووکترین پێویستی تەندروستی هەبێ وەکو سەرۆکی وڵاتەکە بە یەکسانی مامەڵی لەگەڵەکرێت لە نەخۆشخانەکانە ئەمە لە کوردستان ئەگەر تەماشا بکەیت یعنی ئەگەر کەسێک نەناسی ڕەنگە لە پرزگە و پۆلیسی بەر دەرگای نەخۆشخانەی شارۆچکەیەک بۆ گرفت بۆ دروست بێت تاگاتەوەی کە گەورەترین ئیش هەبێت لە وڵات یعنی هەموو سیستەمەکە پێکەوە پێویستی بە کابینە بە دوای کابینە کاک عارف ئەگەر سەیری کەین مەسەلە تاگەت ئەو کابینەیە باشتر بۆیان ئێستا دۆخەکە گەیشتۆتە ئەوەی کە دەرەنجامەکە لێرە بە تەواوەتی سەرواڵا بوو یعنی دەرکەوت وڵی کورد قسەیەکی لە ساڵ بە ساڵ خۆزگەم بە پار یعنی ئەبوو ئەمە عکس بۆیە بەڕاستی یعنی بێ ئینسان کە ئەژی هەمیشە تەمەنای واکە ساڵی داهاتووی لە ئەم ساڵ باشتر بێ بەڵام ئەو پەندە کوردیە بەڕاستی لەسەر کورد جێبەجێ ئەبێ کە ساڵ بە ساڵ خراپترە بێت یعنی ساڵی پێشووی لەم ساڵ باشتر بوو ئێستا کە ئێمە قساکەین دڵنیا بە ساڵێتر ئەمڕۆ قسە بکەینەوە ئەمڕۆ باشترە لە ساڵی داهاتوو ئەمە نیشانەی نەبوونی پلانە نیشانەی نەبوونی بە بەرنامە بڕێوەبردننی وڵاتە ئەخر خۆ ئینسان ناکرێت وەکو قەدەر تەعامل لەگەڵ ئەو ڕۆژگار و ئەم شێوازە لە بەڕێوەبردننی وڵاتە بکەیت یعنی تەماشا بکەێتەوە تووشی کوردستان تووشی دۆخێک بوو ئێستا بەغدا بڕیا بدا ئەو 200 ملیارە نەنێرێتەوە جارێکی کە گرفتی بێموچەیی و لێبڕینی موچە و هەموو شتانە دروستە بێتەوە لە کوردستان لە کاتێکدا گەر تەماشا بکەی ئەو داهاتەی لە ناو ئەم جوگرافیایی کە پێی وتێ هەرێمی کوردستانە هەیە بە دەستی خەڵکانێکەوە بێ کە بە پلان و بە شێوازێکی گونجاوتر وڵات بەڕێوەبرن خەڵک زۆر لە ڕەفاهیەتاژی بەڵام ئێستا خەڵکی کوردستان ئەوەی کە ئەوی بینی موچەخۆرە معاناتی هەیە لەسەرەوەی کە موچەکەی بەشی ژیانی ناکە و ئەوەی ترشی کە احتیمادی لەسەر کار و کەسابەتی خۆی بوو ڕۆژ لە دوای ڕۆژ دەرفەتی کار لە کوردستانە کەمە بێتەوە یعنی تۆ تەماشا بکە لەم 5-6 ساڵی ڕابردوو بۆ ئێستا چەند کۆمپانیا شکستی خوا لە کوردستان چەند کۆمپانیا خۆی هەڵوەشانەوە چەند شەریکە و کارگە و کارخانە لە کوردستانە داخراون کەس نییە بیر لەمانە بکات و چارەسەری بۆ بدۆزێتەوە وڵات بەچی چاکە بێت بە کاری بۆ پێی بۆی چاک بێت بەڵام ئێستا کەس نییە کار بکە بۆی چاک بێت بۆتە ئەوەی کە یعنی بەڕۆتینی تر وڵات بڕێوە بێت و بەغا پارەکەی نار لەگەڵ ئەوەی کە لە بەردەسە خۆی کەرەوە موچە بدە و ئیتر بڵێ گرنگ ئەوەی موچەکەمدا وڵات وا ناڕە بەڕێوە بەڕاست بەڵێ کاکعارفەوە لە ڕۆ حکومڕانیەکەیەوە لە ڕۆ سیاسیەکەیەوە مەسەلەن لەگەڵ پەیوەندی ئیقلیمی پەیوەندی نێوان هێزولانە سیاسەکان بۆی زۆر جارە و ترێ ژوورێک یان مێزێک بێ کە هەمویان لە دەورە کۆبوون و ڕاوتەک بیر بکەن لەسەر مەترسێکی سیاسی مەترسێکی سەربازی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە مەسەلەن خۆتا لایەنە شیعەکان یان لایەنە سوننەکان تۆکمەترە بن کورد ئەگەر خۆی تۆکمەنەکە بچووکترە بێتەوە ما هاوچێشەیەکە ینی لەو ڕۆ چۆن ئەیبینیت دۆخەکە تەماشا بکەی ئەگەر پێویست ناکە بە شوێنی تر بەراوردی بکەیت بەس تەماشای عێراق بکە بۆ نمونە سەیری ماڵی شیعی بکە سەرباری ئەو هەموو خلافەی کە هەیەە بەڵام بە نەتیجە چەترێک هەیە شیعەکان کۆگاتەوە سونەکان بەو پەرتەوازەیی خۆیانەوە ئێستا بینیمان دوای دەرەنجامی هەڵبژاردنەکان ئەم دوو کوتلەی لانی کەم حەلبوسی و خەمیس خەنجەر چەندین جار دانیشتنیان کرد و بەرەوە ڕۆن کە ناوماڵی سونە ڕێکخەنەوە بەڵام سەیری کوردستان بکە لە دوای دەرەنجامی هەڵبژاردنەکانەوە بۆ ئێستا هیچ هەوڵ و هەنگاوێک کە بینی بەوەی بۆ ئاراستەیە بێت کە ناوماڵی کوردی ڕێکاتەوە بە پێچەوانەوە تا دێ ناوماڵی کورد زیاتر پەرتەوازە دەبێت ئەمە دلیلە لەسەرەوەی کە هەستکردن بە بەرپرسیارەتی لاواز بۆ لە کوردستانە پێشتر ئەگەر تەماشا بکە یعنی کێشەیەک جاری وا بوو لە قەزایەکە کێشەیەک بووایە چەند جار بینیتە لە ئاستی باڵا
لە سەرۆکایەتی هەرێم حکوومەت یان وەکو حزب پارتیوێکێتی یا جارای حزبەکانی تر کۆبوونی لەسەر کراوە ئەم هەموو کێشە و جێروگرفتە هەیە دوو حزب کوردستان بەڕێوابن محکومن بەوەی کە بەرپرسیارەتی ئەم وڵاتیان لە ئەستۆیە چەند مانگە وای تۆ بڵێ چەند ساڵە ئەم دوو حزبە کۆبوونەوەیان نەکردن ئەخۆ بەڕاستی ئینسان وڵای نازانێت چۆن تعبیری لێ بکەی بۆی کە دۆخی کوردستان زۆر خراپە لە ڕووی سیاسیەوە تەماشای پەیوەندیەکان و ئەو هاوسەنگی و هاوکێشەیە بکە کە لە ڕابردووە کورد بۆ نمونە لەگەڵ ئەمریکا هەیبوو لەگەڵ ئێران هەیبوو کە دوو لایەنی زۆر ناکۆ کوردستان پەیوەندی لەگەڵ تورکیا هەبوو لەگەڵ پەکەکە هەیبوو کوردستان لەگەڵ سووریا عێلاقی هەبوو دەعمی هێزەکانی ڕۆژاوای کوردستانێک کوردستان عێلاقی لەگەڵ بۆ نمونە بەغا چۆن بوو ئەگەر ئێستا وەرە هاوسەنگاندنێ بۆ ئەم دۆخە بکە هەمووی تێک چووە یعنی هیچ شتێک بە دروستی نەماوەتەوە بەڕاستی ئینسان نازانێ ینی بڵێ کامەی خراپە ئەبێ بگەڕێی لە ناو هەموویە بڵێ کامەی بە باشی ماوەتەوە هیچ نەبێ باشەکە پارێزن ینی لە ڕابردووە هیچ نەبێت چەندین جارمان بینی لە سەرۆکایەتی هەرێم کۆبوونەوەی حیزبەکانە کراوە چەند ساڵ ئەمانە نەما من هیوادارم سەرۆکی هەرێمی کوردستان وەکو ئەو ئەرکە دەستوریەی کە لە ئەستۆیەتی هیوادارم ینی سەرۆکایەتی هەرێم بکرێتە لانی کەم ناوەندێک بۆی کە لەم فەراغە یاسایی و دەستوری کە لە کوردستانی ئێمە کاک عارف ئەوێش مەسەلە سەرۆکایەتی هەرێم وەکچەتێکی سیاسی حزبەکان کۆبکات وەک بەڕێزی کاک عارف وەک بەڕێزی توتت مەسەلەن لانی کەم لەمە ڕابردووە لە سەرۆکایەتی هەرێم کۆمەڵێک کۆبوونەوە کرا کۆمەڵێک باس و خواسە کرا ئێستا ئەمەش ناکرێت ئەوەش پەیوەندی بەوە هەیە کە ئەو مؤسسەیەش جا بە هەر هۆکارێک بێت بە بچووک سەیرەکریان خراوەتە گۆشەیەکەوە یان نانەوێ ڕۆڵێکی گەورەی پێ بدەن هەست ناکەی لەوە شابین درێ ینی مؤسسەکان بە پەرلەمانیشەوە زیاتر فۆکەسەکە خراوەتە سەر حکوومەت زین سیستەمی حکومڕانی کوردستان تێک چووە مە حقیقەتێکی تاڵە بەداخەوە وەکوتم دەسەڵاتدارانی کوردستانیش گەیشتونەتە دۆخێک کە پێیان وای هەر کەسێ قسە بکا کە خراپە ئەوان بە منزوری نەیار و دژمن تەماشایەک و لە هەموو دنیاشا هەر تەبەقەیەکی سیاسی گەیە و قەناعەتەی کە هەر کەسێ پێیوت تۆ کەم و کوڕیت هەیە و ئەمەد خراپە وەکو دژمن ببینێ هیچ ئەمەلێک نامێنێ بۆی چاک بکرێت بەداخەوە ئێستا کوردستان من وایە بینم گەیشتۆتە ئەو دۆخە و قسە لە کەس ڕوڵ ناکرێ قسە لە کەس وەرناژیرێ کەمە زۆر خراپە یعنی تۆ وەرە لە دنیاە کاکزانە بڕواکە لە ئەمریکا لە ئەوروپا لە هەر وڵاتێک کەس ئامادە نییە ئەفکاری باش بە بەلاش بداتە حکوومەت دەیان سنتەری توێژینەوە دەیان ناوەندی گرنگ هەن ئەو خەڵکانەی نخبەی ڕۆشنبیری ئەو وڵاتە خەڵکە ئەکادیمیەکان عقڵمەندانی ناو کۆمەلگار لە چوارچێوەی ئەم سنتەر و ناوەندانەیە کۆبنەوە کە پرۆژەیان هەیە پلانیان هەیە بە پارە ئیفرۆشن بە حکوومەت تەماشا بکە لە کوردستانی ئێمە خەڵک بەم ڕۆژگارە ئەو هەموو پێشنیازە جوانە بە بەلاشەداتە حکومڕانی کوردی ئەو هەموو کەلێن و کەم و کوڕیان بە بەلاش بۆ دەستنیشانەکە ڕێگە چارەشیان بۆ کێشێ کەچی ڕەکشان لێبێتەوە ینی نەک مەمنون نین بەوەی بەیانی تۆ بێ بڵێ ئەمە کەم و کوڕەکانتانە وسپاست کەن کە تو کەم و کوڕەکانت بۆ نیشان کردوون و پێشانەڵی بەم شێوە چارەسەریکە بە پێچوانەوە ڕەنە ڕقیان لێتەبێت لەبەر ئەو قسەیە ئەمەیە کە دەڵێم خەتەرە و ئینسان ناتوانێت ئومێد بەوە دروستکەی کە بەرەو باشبوونەڕە تۆ گەیشتونێت ئەو دۆخەی کە پێیان وابێ کە تۆ مادام ڕخنەیان لێ دەگری مادام پێت وایە بە شێوازێکی خراپ وڵات بەڕێوابن کەواتە تۆ دژمنی وان هیچ کەسیش ئامادە نییە سە لە دژمن وەرگێت ئەمان بەو شێوەیە تەماشاوەکەن و ئەمە زۆر خراپە چارەسەر بۆ ئەمە زۆر قورسە مؤسسەکان کاک عارف مەسەلەن دامەزراوەکان بەداخەوە دامەزراوەکان ئەوەکو بینیمان پەرلەمان یعنی وڵی هەندێک ئینسانەگاتەوە قەناعەتی هەردا بخرێ باشترە یالانی کەم یعنی لە میدیا پیشان نەدێ بەڕاستی یەکێکە لەو هۆکارانی کە خەڵک زۆر ناومێت بۆ لە کوردستان یەکێک لە هەرە هۆکارە سەرجەکان ئەم خولەی پەرلەمانە لەگەڵ ئەو پڕی ڕێزم بۆ هەمویان یعنی کوالێتی ئەندامی پەرلەمان زۆر دابەزیوە ئەمە پەیوەندی بە شێوازی هەڵبژاردن پەیوەندی بۆ منافەسەوەیە کە لە کورسان هەیە ئەگەر تەماشا پێ خولی یەکەمی پەرلەمان لە کاتێکدا خەڵکەکان بەشێکی زۆری خاوەن بڕوانامەژ نەبوون بەشێکی زۆرن بەڵام پرۆتۆکۆڵەکانی پەرلەمانی ئەو کاتە بخوێنەوە لە کاتێکە شەڕی ناوخۆ هەیە لە کوردستانە پرۆتۆکۆڵەکان بخوێنەوە چەند باستکردن بە مەسئولیەتەوە گفتوگۆ کراوە لە کۆبوونەکانی پەرلەمانە ئێستا ئینسان کە تەماشای کۆبوونەکانی پەرلەمانەکەی نازان بەچی وشێ دەری بڕم تووشی چن ناومێدیەکە بی کە وڵاتەکەی تۆ ئەمە ئەو نخبەیە کە دەبێ یاسای بۆ دابنن ڕێسا دابنن بۆی خەڵک لە چ چوارچێوەیەەکە ژیان و گوزەران بکە ئەمە بەڕاستی کارەساتە
و ڕەنگە یەکێ لە سلبیاتەکانی ئەوە بوو کودم بە دەرەنجامی ئەو منافەسەی حزبی کابوو لە کورسان و قانونی انتخابات کە کراوە بوو لە کاتێکدا کە هەموو دنیا ئێستا تەرکیزی لەسەر ئەوەیە بەرەو کرانەوەی زیاتر بڕا بەرەو دیموکراسی بڕا ئەگەیتە قەناعەتێک کوردستان نەخێر دەبێت لێرە ڕایگرێ بگەڕێتەوە بۆ ئەو یاسا کۆنانەی کە لیستەکان داخراو بوون و حزبەکان خەڵکی خاوەن پێگە و خەڵکی بەهێزتریان ئەناردە پەرلەمان چکە ئێستا وەکوتم کە شیرازەی کۆمەلگا تێک چووە وەرە کارەساتە مامۆستایەکی زانکۆ بێنە پسپۆر بێ لە بواری ئابووری لەگەڵ گۆرانی بێژێکە گۆرانی بێژەکە دەرەچێت بێتە ئەندام پەرلەمان ئەو مامۆستای زانکۆ ئەکادیمیە دەرناچێت ئەمە کارەساتە بەڕاستی پیاوێکی قانونی بێنە کە زۆر پسپۆر بێ لە بواری قانون خۆی هەڵبژێرێ لەگەڵ بێژەرێکی تەلەڤیزیۆن لەگەڵ ئەو پڕی ڕێزم بۆ هەموو میدیاکارێ ڕۆژنامەنووسێک دەرەچێ یا بێژەرێک یا پێشکەشکاری بەرنامەیەک بێتە پەرلەمانتار بەڵام ئەو کەسە یاساناسە دەرناچێت لە کاتێکە وەزیفەی پەرلەمان پێویستی بە کەسە یاساناسەکەی نەک بە بێژەری تەلەڤیزیۆن ئەمە پەیوەندی بەوەی کە وتم شیرازەی کۆمەلگا تێک چووە یاساکەش یارمەتی دەرە بۆی کە ئەو جۆرە کوالیتیە بچنە ناو پەرلەمان بۆی من خوازیاریەوە حیزبەکان بیردەوە بکەنەوە چاکردنی پەرلەمان ئەبێتە هۆکاری چاکردنی زۆر شت قانونەکە بگۆڕن بۆی لانی کەم بۆ خولێکی تری پەرلەمان دوو خولی پەرلەمان بڕیار دەنجاریشکە بگەڕێنەوە سەر لیستی داخراو بۆی یعنی بە بڕیار خەڵک بنێرنە پەرلەمان خۆیان خەڵک چێ باش و گونجاو ئەو ئەمە یەک دووەم مەسەلەی سەرۆکایەتی هەرێمیش ناکرێت ئینسانەوە حەقیقەتە نەبینێ لە دوای ئەوەی کە کارمەسوود لە سەرۆکایەتی هەرێم نەما لەبەرەوەی حزور و پێگەی خۆی چوەک و ئەوەی پێشتر سەرۆکی هەرێم بۆ سەرۆکی حیزبەکەشە و سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمیش هەم کوڕی و هەم برازاین ئەوە تەسیری زۆر کردوتە سەر ئەوەی کە دەبێ هەر بگەڕێنەوە بۆ لای سەرۆکی حیزبەکەیان کەمتر دامەزراوە شەرعی و دەستوریەکان ئەو ڕۆڵە بژارن ئەمە یەکێکە لەوانەیە کە توانم بڵێم بۆتە هۆکاری ئەوەی کە ڕۆڵی دامەزراوەکانی لاواز کردو لە کوردستانە بۆ پارتی دەبوو خۆی چۆن ئێستا تەرکیزی لەسەرەوەی کە حکوومەت هەموو تەرکیزەکەی لەسەر حکوومەتە دەبوو تەرکیزەکەی لەسەرەوەش بە سەرۆکی هەرێمیش دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمیش بەو ڕۆڵان ئەو ڕۆڵی خۆی ببینێ کە وەکو سەرۆکایەتی هەرێم بە پێی یاسای سەرۆکایەتی هەرێم پێویستە ئەو ڕۆڵ بژێڕێت بەڵام لە کاتێکە ئێستا ئەگەر وەکو تاقە و توانا و کەفاءە سەیری بکەی وەکو پێگەی شخصی خۆی سەیری ڕەنگە نێچیروان بەرزانی یەکێک بێ لەوانەی لای حیزبە سیاسیەکان مەقبول بێ و ئەزمونێکی زۆرشی هەبێت لە حکومڕانی تاقە و تواناشی هەیە بەڵام دامەزراوەکە ینی ئەو ڕۆڵەی نەژێڕاوە کە پێویست بوو بیژێڕێت من هیوادارم یعنی قسانی لێکێ بێتەوە کاریەوەی ڕابچەڵەکەن لەوەی کە بەڕاستی دۆخی لەبارەی بەڵێ جێژە نەدەرەچێت لەبارەی کاکعارف لەبارەی بیر و ڕای ئازاد و مەسەلەی ئازاد ڕۆژنامەگەری دۆخی هەرێمی کوردستان هەنگاوەکانی بەرەوکوێیە کامە پرسێکی گرنگە بەڕاستی بۆ کوردستان کاکزانە لە هەموو ڕوویەکە تووشی پاشەکشە بوو لە هەموو ڕوویەکەوە و یەکێ لە دیارترینیان مەسەلەی ئازادی ڕادەربڕینە ئەنی کوردستان پێشتر یەکێ لە شانازیەکانی ئەوە بوو کە زیندانی سیاسی نییە بەڵام ئێستا کوردستان ناتوانێت بڵێ زیندانی سیاسی نییە ئەوانەی لە بادینان دەستگیرکران حکومڕانی کوردی خۆی یعنی بە زۆر سەپانی بەسەریانە کەمانە لەسەر بیرڕای سیاسی دەستگیرکراون لەبەرەوەی سەر بە فڵان کوتلەی سیاسین یان کاریان کردو لەگەڵ فڵان هەم سیاسەتمەدار یا گروپیان دروست کردووە بۆ کاری سیاسیاتی ئەمە بوونە زیندانی سیاسی یعنی زۆر خراپە بۆ سومعی هەرێمی کوردستان یەکێ لە هەرە شانازیەکانی هەرێمی کوردستان مەسەلەی ئازادی بیرۆڕاو بوو لە ڕابردووە و بەڕاستی دەبێ ئەم حقیقەتەش ببینن هەموو خەڵکی کوردستان بە تایبەتی دەسەڵاتدارەکان دەبێ ئەمە ببینن کاکە جیهان کە پشتگیری هەرێمی کوردستانی کرد کە چەند ساڵە ئەوە بۆ 30 ساڵە چێ هەرێمی کوردستان بە پارێزراوی ماوەتەوە لەگەڵ ڕێزم بۆ خەبات و تێکۆشانی پێشمەرگە و دەستگاکانی ئاسایش بەڵام مانەوەکەی پەیوەندی بۆ بووە کۆمەڵگەی نێودەوڵەتی هەرێمی کوردستانی پاراستووە هێشتوێتەوە کە کاتێک گەیشتوتە سەر مەترسی ڕاستەقینە کۆمەڵگەی نێودەوڵەتی پاراستوێت کۆمەڵگەی نێودەوڵەتیش یعنی دڵی نەچوێتە چاوی کاڵی خەڵکی کوردستان و عاشقی بەژن و باڵای سیاسەکانمان بوو بێت لەبەرەوەی لەناو ئەو بوقعە جوگرافیایی منتیقەکەیە چوار دەورت بە تاران و بە دیمەشق و بە بەغاو بە ئەنقەرە دراوە وڵات گەلێکن تا دێ بەرەو استبداد و ستەمکاری ئەڕۆن کوردستان لە تێڕوانینی کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە ئەمەلێک دروست بوو بەوەی کە دەکرێن نموزەجێکی جیاواز بێت یەکێ لە هەرە کۆڵەگە ئاساسیەکانی ئەوەی کە وێنای کوردستان وانیشان بدا نموزەجێکی جیاواز بێ مەسلەی ئازادی و دیموکراسی بوو بەڵام ئێستا لەمەیە کوردستان زۆر پاشەکشەی کردووە زۆر تەراجعی کردووە ئێستا وەرە لە چاوی کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە بڕۆنە کوردستان ئەوەندەی ئێستا لە میدیا جیهانیەکان لۆمەی هەرێمی کوردستانەکرێت کە بەداخەوە کوردستان بێدەربەسە لە ئاستی ئەمەوە بە مەترسی نازانێ زۆر خراپ ڕەنگی داوەتەوە بۆی کە کوردستان بەرەو تاریکی ڕوا بەرەو ئەوە ڕۆکە
ئەو کۆڵەگانەی کە مایەی بە پێوەڕاوەستانی هەرێمی کوردستان و خەریکە یەکەیەکە جێلەقە بن یعنی ناکرێ ئەو قسەی پلاسخات کردی کوردستان ڕانەشڵەشێنێ ئەمە گەورەترین ئینزار بوو کە بە سیاسەکانی هەرێمی کوردستانی وت بەڵام هەستەکەی داخەوە ینی هیچ مهتەم نەبوون پێی ڕەنگە بەیانی بەیاننامەیەک دەکەم بڵێن ئەوش دەستی لە پشتەوە. زۆر باشە کاک عارف دواسەرنجی بەڕێزت لەو بەرنامەیە حەزمە کرد پرسی زۆر تایبەتتر هەبوو بەڵام کاتەکەی من لە بەرنامەکارەوەندی جینا حەزمە کرد زیاتر گفتوگۆ بکەین دواسەرنجی بەڕێزت دوا پەیامت. وەڵاهی من کوردستانم خۆشەوێ نیشتمانی خۆم خۆشەوێ زۆر بە خەمم بۆ ئەوەی کە کوردستان تێک نەچێت کە بەداخەوە ئێستا خەڵکێکی یەجگار زۆر گەشتون دۆ قەناعەتی تەمەنای تێکسوونی وڵاتەکەی خۆیانەکەن تەمەنای ئەوەکەن بەیانی حەشدی شعبی حکومیان کە خەڵکێکی زۆر گەشتونێتەوە قەناعەتی کە ئەسڵەن کورد حکومڕانی بۆ حکومڕانی ناشێ ئەمانە خەتەرە هیوادارم پارتی و یەکێتی بیر لەوە بکەنەوە کە نەبنە سەبەبی ئەوەی ئەم میلەتەوا لێ بکەن بۆ 100 ساڵی تریش بیر لەوە نەکاتەوە خۆی حکمی خۆی بکە. بەڵێ کاک عارف لەوێ کتێبە بینم ینی هێشتا لەوێش کتێبە خوێنیتەوە؟ وەڵا کتێبیش خوێنم و کتێبیشە نووسم ماڵ دۆست و برادەر ئاوا بێ کتێبم بۆ نێرن و بەڵێ تۆش کتێبەکانت بنێرەوە بۆ کوردستان زار وڵات لەوەتی لێرم سێ کتێبم چاپ کردووە سێ کتێبەکەش لە کوردستان چاپم کرد هەر لەوێ چاپ کردو لەوە هەندێک بۆ خۆم هاتووە هەندێک پرۆژەی ترم هەنشەڵا داهاتووە بە تایبەتی لەسەر کەرکووک و مەسەلەی تعریبوانە ڕەنگە هەندێک کاری تەکەم انشاءالله بەتانێنێت. بەڵێ سوپاس بۆ بەڕێز عارف قوربانی نووسەر و ڕۆژنامە نووسەر و چاودێری سیاسی کە بەڕێزیان لە بەرلینەوە لەگەڵمان بوو. سوپاس کاک عارف. بینەرانی خۆشەویست لە پانۆرامای ئەم شەودا لەگەڵ بەڕێز عارف قوربانی گفتوگۆی کۆمەڵێک پرسمان کرد لێرە لەگەڵ هاوکارانم کۆتایی بە بەرنامەی ئەم شەومانەیەنین تا بەرنامەی داهاتووەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.